مناڵ درۆی باوکێتی لە کۆتاییدا هاتووەتە مەیدانەکەوە. ئەزەل دەچمە لای منداڵەکەم. پاکە. پاکە. سیرکە چیم پێوتی؟ کچە دڵی چۆتە من. خات و خەندا؟ وتم باوەڕکە دەتوانم بیکەم. ئێستاش ناتەوێت چیرۆکێکی بێ هاوتا بنووسی؟ منداڵ دەستی خوێن لێبەربووی باوکێتی. منداڵ فرمێسکی قەتیسماوی ناو چاوی باوکێتی. وەستە لێرە وەستە. منداڵ خۆشەویستی شاراوەی باوکێتی. پێستی نەمری باوکێتی. دڵی فرێدراوی ناخێتی. ئەگەرچی ئەوانەی دڵی باوک دەکەنە نیشانەیان، بەڵام دەبێ وەک شمشێرەکەی بەرگری لە منداڵەکەی بکات. سپاست دەکەم خاڵۆ. گەشتینە شوێنی مەبەست. منداڵ ئەمانەتی باوکێتی. منداڵ تاکەشتی باوکە کە لە دەستی بدات. بابڕن خاڵۆ ئەوانە زۆرن. ئازاد ئەو دووەتان لێرە بمێنەوە ئێوەش بەرن. بە فۆتۆ لێرە بمێنەوە لە بە دەرگا. کاکە لێرەش دەرگا هەیە با بیگرین. بەرمدا. گەنە ڕۆی تۆش دەکوشن ڕامیس. ئەگەر تۆش ئەو چەکەت بەدەستەوەیە بەری مەدە لە مێشکمیدا. من دەڵێمت کوژن ڕامیس. لێیانگەڕە با بمکوژن. دەمری؟ بۆ خاتری مناڵەکەت لێرە دەمری؟ بڕۆ ناو ئۆتۆمبیلەکە لێرە بڕۆ. جێی نایهێڵم. دڵنیا بە کە تۆ جێی ناهێڵی. تەنها بۆ منی بەجێ دێڵی. متمانە بە من دەکەی خاڵۆ. وەگەوەی هەموو جارە من متمانەم بە تۆ کردووە، ئەو جارەش تۆ متمانەم پێ بکە. ئەزەل ڕێگای ڕزگارکردنی منداڵەکەت خۆ بە کوژدان نییە. ئەوە ڕێگایەکی ئاسانە. ڕێگا زەحمەتەکە ئێستا متمانەکردنە بە من. چونکە تاکە ڕێگا ئەوەیە. من هەرچێک بم بۆ تۆ. تۆش بۆ من هەرچیەک بیت. تاوانم هەر شتێ بێ. تاوانی تۆش بۆ من هەر شتێک بێت. من هەرچێکم بۆ تۆ کرد بێ. لە هەر شتێک هەڵم کرد بێ، لە هەرچی ڕاستم کرد بێ. هەرچێک بزانی و هەر شتێک کە نەیزانی. ئەزەل کوڕم من بکوژە، بەڵام ڕۆڵەکەم ڕزگارکە. بۆیە واز ناهێنم. بەس مناڵەکەم بژێنە. بیژێنە. ئێستاش تۆ بیڵێ. تۆ لە جێگای من بوایە چیت دەکرد ها؟ نامەوێت لە شوێنی تۆ بم خاڵۆ. بەڵام تاکە چەکت دژێ و کەسێ وەک تۆ بیر دەکاتەوە خۆتی. تاوە پیاوەی ناوە نەدۆسیەوە متمانە بە کەس ناکەیت دڵنیام. بەتەنها خۆت کچەکەت دەپارێزی. بەتەنیا خۆم؟ یاخود لەگەڵ ئەو کەسانەی متمانەم پێیانە؟ ئازاد متمانەی بە تۆ هەیە. لە منیش ڕادەکا. لە تۆ ڕاناکات. باوەڕ بە تۆ دەکا. منی شەڵی دەخەڵەتێنم و دەیهێن مەلات. لە جیاتی مردن خوێنبەر بوون باشترە وانییە؟ هەندێک جار نا. هەندێک جاری شەر نا. منیش متمانم بە تۆ کرد ها؟ جارێ ناخوارزە. با ئەو کارە تەواو بێ. دواترێ. بۆ دواتریشی هەیە؟ دەتوانی ئەو دواترم پێ بڵێ ئەتوانی؟ بەقەدەری ئەوەی بڵێ گیانم پێ بەخشە متمانەم بە تۆ کرد. باشە چۆن درۆم لەگەڵ دەکەی خاڵۆ؟ چۆن یاریم پێ دەکەی؟ شتێک بڵێ بزانم.
لە بەیانیەوە چاوەڕوانی هاتنی تۆ دەکەم تا شتێک بڵێ بزانم. نا تۆ بەردەوام بە کوڕەوازم لەبێنە. ئاخر من پێم وتیاوان منی هەڵخەڵەتان ئەوان هەموو شتێکیان لە من برد. تۆ دەزانی باش دەزانی خاڵۆ پێم وتوی تۆ شتێکی وا لەگەڵ من دەکەی خاڵۆ تۆ چۆن وا دەکەی هیچ شتێکم نییە تۆ بەردەوام بە هێشتا لەوە دڵت پڕ بووە. بێگومان دڵم پڕ بووە. ئەزانی بۆچی دڵم پڕ بووە؟ گەڕێن و پرسم تۆ ئەو سەر لەگەڵ من کردووە تۆش بڵێ بەڵێ من وام کردووە باش ئەو کاتە من چ بکەم ها؟ ئەو کات چی لە خۆم بکەم؟ بێگومان دڵم چاتووە دەمەوێت ڕاستی بیستم بۆیە دڵم پڕە. نا دڵت پڕ نەبێ. منیش بۆ تۆ گەر دەڵێی کورتم دیارە چینە کوڕەکانت کردووە. منیش بۆ بەرژەوەندی خۆت بەکارهێنا. بڵێ شتێ بڵێ درۆپ بێ ڕاستی بێ خەریکە تۆ شەکڵات بڵێ. بێوەفای. چی؟ بێوەفای. من بێوەفام؟ تۆ من لە درۆوە چاکەم لەگەڵ تۆ کردووە. من لە درۆوە ئەو زانستانی خۆم فێر کردووی ها. ئەوەش درۆیە کە تۆم لە دەست چقەڵەکان ڕزگار کردووە. ئەوەش درۆیە کە تا ئێستا بە دواتەوە ڕام کردووە. ئەوەش درۆیە کە لەو شوێنە بووم کە لەی مایتەوە. ئەوانە هەمویان درۆن؟ هەمووی درۆیە؟ بڕۆ لە ئاوێنە سەیری خۆت کە بزانم. ئازال من تۆم لە نەبوونەوە هێنایە بوون. بڕۆ لە ئاوێنە سەیری خۆت کە یانەوە تا تۆش درۆی ها؟ نازانم خاڵۆ نازانم لەوانەیە وا بوو. ئازال بوەستە ئەگەر ڕاست بم یاخود درۆ بم ڕاستیەکە ئەمەیە ئازاد پێویستی بە تۆ هەیە. ئەی تۆ ئەی باشە تۆ چ پێویستێک بە من هەیە؟ ئازال وەستە ئازال خۆت من شۆش مەکە خاڵۆ منیش نەهات بام ڕازی دەکرد و ئەوت دەهێنا. سەلیم لە هەمویان بزێوتر بوو. بەسەر مێز دەکەوت بەسەر دار و دیوار هەڵدەگەڕا و سەر و چاوی خۆی بریندار دەکرد. دواتر پێ دەکەنی دەیدا لە قاقای پێکەنی هێشتا قاقای پێکەنینی لە گوێمدایە. ئەو منی لە هەمویان خۆشتر دەویست. ئەغۆر هێشتا 5 ساڵان بوو کتێبێکی بەدەستەوە بوو لە ژوورەکەی هەر دەسوڕایەوە ئیتر دەیخوێندەوە کە پێم دەوت بیخوێنەوە دەیخوێند ئێستاش نازانم. ڕۆژێک هاتە لام باوکە چییە کوڕم؟ باوکە من وەک تۆ نابم. باشە کوڕەکەم کە وایە دەتەوێت بیبی بەچی؟ وتی باوکە من دەبمە دوکتۆر. ئەلەی تەماڵ ئەمەیان یاخیترینیان بوو. کەمێ لە دایکی دەچوو زۆر زوو تووڕە دەبوو. ڕۆژێک لێم تووڕە بوو چووە ژوورێ 3 ڕۆژ نەهاتە دەرێ. یانی ئێمە وا تێگەیشتین ئەگەنا لە پەنجەرە دەرچووە ڕای کردبوو. بە تۆش چووە؟ وایە لە تەمەنی 12 ساڵیدا ڕۆژێک پێم وت کوڕم لە دنیای من شارەزای وانییە ها لەگەڵ من دەبی؟ وەڵامی نەدایەوە. بەیانی لەناو ئۆتۆمبیلدا بوو. ئەو
تۆ نەتکوشتن؟ بێگومان تۆ کوڕەکان نەکوشتووە. ئەی چێ؟ خوارزە ئەو پیاوەی کە نزیکترین هاوڕێم بوو ئێستاش پیسترین دژمنی منە. ئەو پیاوەی هەرسێ کوڕەکانمی کوشت. ئێستاش بە دوای کچەکەمەوەیە. بۆچی؟ بۆچی خاڵۆ؟ ئەوەندە بزانە خوارزە عاشق هەموو شتێک بە مرۆڤ دەکات. باشە بۆچی من هەڵبژار؟ من لەکوێ ئەو کارم؟ چیت لە من دەوێت؟ دووشتم لە تۆ دەوێ خوارزە. یەک ئەو دەستەی بۆتم درێژ کردووە ڕەتی مەکەوە. دوو چی دەکەی بیکە؟ ئەگەر دەتەوێت سوودت بۆ من هەبێ تاقیبی من مەکە. بۆ کوێ تاقیبت نەکەم؟ بۆ ئەو شوێنەی بۆی دەچم. سەلام عەلەیکوم. عەلەیکم ئەسەلام. گەر لەگەڵمان بێ سوپاس دەکەین خاڵۆ. های های ئەی کێ بمێنێتەوە؟ با ئەفەندێ بمێنێتەوە. باشە. لە جەهی تۆ قسەیەک لەگەڵ بکەم؟ ئەزەل لێرە ڕێگاکەمان جودا دەبێتەوە. باشە بۆ ئەوان واز لێبێنم؟ بەڵێ من وام دەوێ. من دەچمە ئەو شوێنەی بۆ من گرینگە. تۆ بۆ کوێ دەچی؟ پێویستە زمان لێ بەهار منی لەگەڵ ئەیشان بینی. خراپ دڵیم شتە شاک نابێتەوە. خۆ دەولایە دەزانی. بەڕاستی نازانم چی بکەم خاڵۆ. وەڵامی ئەو پرسیارە زۆر ڕوونە خوارزە. من چەندین جار پێم وتی کە ئەو عومەرەی ناخت بکوژە. توانیت بیکوژی؟ بریندارم کرد بەڵام نامرێ. بۆ نەتوانی بیکوژی؟ بۆچی؟ بۆ ئەوەی ئیمڕۆ گوێی لێ بگری. بۆ ئەوەی ئیمڕۆ ئەو شتانە بکەی کە ئەو دەیکرد. ئیمڕۆ عومەر چی دەکرد دەزانی خوارزە؟ دەی بە هیوای تەندروستێکی باش. بەیانیتان باش برادەرینە. بەخێراتی خاڵۆ. خۆش بی. چۆنە؟ وەک پیاوان نانی بەیانیتان ئامادە کردووە یان نا ها؟ ڕازیکردنە زەحمەتە. چایەکەی من لەکوێیە؟ زەحمەت نەبێ ئەو سەمونەم دەوێت. ئەوە چای تۆ خاڵۆ. پێنە برسی یاری بە چای ناکە ها وانییە؟ ئێستا کە خوێنمان گەرم بوو با بینە سەر شتێک. لەگەڵ برادەران قسەت کردووە؟ ئەگەر بە هەر لای خوشکێ قسام بکە عەلی خۆی کۆ دەکاتەوە دوام دەکەوێت. کۆبوونەوەی عەلی و بەنی گرنگ نییە. دوای ئەوە یەکسەر دەکەوێتە ناو مشتم. ئەی خانمەکەمان؟ ئەیشان هەموو شتێکی تایبەت بە ئۆتێلەکەمان تەرتیب کردووە خاڵۆ. لە بانکش لەگەڵ بەڕێوەبەر قسەم کردەوە و چاوەڕوانی ئەمری من دەکات. بە یەک تەلەفۆن هەموو شتێکی دەبین. کەوایە چاوەڕوانی چی دەکەی؟ بەهار خاڵۆ. هەر چۆنێک بێ دەبێت لە نێوانەکە دەری بێنم. بەڵام جارێ نازانین قسە دەکا یان نا. ئەزەل با برادەرەکانت ڕوخسەتێ وەرگرن. دەمەوێت لەگەڵ تۆ قسام بکەم. تۆ دانیشە. خوارزە بەم زوانە ئالەم ڕۆژانەدا یەکێک شقارتەیەک پێدەکات و ئەم ناوە هەمووی دەبێتە ئاگرە. هەروە بۆ خاڵۆ ئێمە هەمیشە لە نەهامەتی نەبووینە؟ چی دەگۆڕێ؟ مەسەلە ئەوە نییە خوارزە. مەسەلەکە ئەوەیە بایەکە گۆڕاوە. بەدایکت وت تەواو
بەڵام بەهار جیاوازە. ئەگەر بەهار یەک قسە بکات وایە ئەگەر قسەکانی تۆ ببیستنەوە بیستن لەلایەک گومانت لێ بکەن دەسووتەی خوارزە دەسووتەی. جارە ڕێگای تری هەیە خاڵۆ. خوارزە من 50 ساڵە ئەو هەوایم هەڵمژی ئاوا بەرەو دوور ڕام کردووە تێگەیشتی ئاوا چوومەتە ناو شەڕەوە ئاوا لە ژیاندا ماومەتەوە بۆیە ئەو جارە گوێ لە من بگری باش دەبێت. ئەگەر شەڕ پێویستە باش شەڕ بکەین بەڵام پێش وەخت پێویستە بەهار لە مەیدانی شەڕەکە دەربێنن. خوارزە خوێن دەڕژێ لە هەردوو لاوە کەسانێک گیانی ئێمە ئازار دەدەن. ئەگەر فەرمان نەدەی بەشداری لە یاریەکە دەکەن هاوسەنگەکان تێک دەچێت گومڕامان دەکەن. بوەستە تەواو نەبووە هەموو شتێکیان ببە و خۆت کۆبکەوە و لێرە بڕۆ ئەگەر نا زۆر درەنگ دەبێت. تۆش بچکۆن بە تۆم وتە هەرکە کاتی هات ئەوە کاتی هاتووەی تر چەکەکەت هەڵگرە بەرەو عەلی. ساڵانێک پێش ئێستا گەنجێکی زۆر تازە پێگەیشتوو بوویە پێم وتی کە باوەڕت بەخۆت هەبێت تۆڵە وەردەگریتەوە بەڵام ئێستا بە تۆ دەڵێم کە لە مەترسیدای یەکەم کەس خۆت هێرش نەکەی تۆڵەت پێوەرناگیرێتەوە. دەی بەخێرشی تۆ لێخڕە برادە لێخڕە نیمڕۆ ناخم هەستی ناخۆشە لێخڕە بزانین بۆ کوێ بچین ئادەی تەموو بژەکە وا پەر دەبێ برادر خەریکە لایەنی بەرامبەر بەڕوونی دەبینرێ برادەرینە وەکەوەی وتم دەبێ هەر کەسە و کاری خۆی دەزانێ دەی بابتان بینم هیوای سەرکەوتنتان. تۆش لە پشتەوە بوەستە خوارزە تۆ نابێ بێتەوە ناو ئەو کارانەوە. ئەو جارە تۆ لە پشتەوە دەوەستی خاڵۆ عەلیت لە گۆشەیەک بەستۆتەوە ئێستا مەترسیدارە. چەکەکان قسە دەکەن خوارزە ئەو دنیایە دنیای تۆ نییە ئەمەمان لەگەڵت بڕاندوێتەوە. ناهێڵم تۆ بچێ ژوورەوە خاڵۆ. ئێمە باش لەو کارانە ڕاهاتوین خوارزە زۆر چوینە ژوورە و دەرچوینە هیچ نابێ دیگەران مەبە. خاڵۆ بەس دەبە بیرکردنەوەم لە تۆ نییە عەلی ئێستا لەسەر مردن شەڕ دەکا عەلی لێ یەکێکتان بدا دەبێ بەرمم بکەوێ یان گەر عەلی یەکێک بەعرز دادا ئەوە منم دەی. خوارزە مادام دەڵێ ئیلا بە تەنیا دەچمە ئەوێ هانێ چەکەکەی منیش ببە یادگاری باوکمە باوکمی پاراست منی پاراست ئەم ڕۆژ با تۆ بپارێزێ. بالای خۆت بمێنێتەوە خاڵۆ من ئاوا باشتر پارێزراوم. خوارزە ئەو کارە گاڵتە نییە نابێ ئاوا بەدەستی بەتاڵ و بێچەک بچیاوێ هەلی چەکی زۆری لایە. خاڵۆ من چەکێکم لە لای ئەوان نییە. ئەویان چییە؟ ئەگەر ئەو جارە ئەزەل بەشی عەلی نەکا ئەو کاتە عومەر دێتە بەرامبەری
لەمێکە بیریکا کە عالەکەی کردووە یەک دوو قسەی بۆی هەیە. هیچ کەسێک هەیە مەڵاوایی لە خاڵۆ بکەوە؟ با دووە قسەت وەرگیرێ خاڵۆ. وەستن بۆشەیە چیوت؟ چی ڕوودا؟ چی؟ ئەزەل! 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 لە دەرگای پشتەوە ئێمەی بەڕێ کرد. لە دوا سات تێگەیشتین. هەڵەی بۆ ئێمە دانابووە. لەکوێیە؟ لە ژوورەوەی خاڵۆ. لە ژوورەیە. ئەزەل! 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 ئەوە پیاوی توێ خاڵەوە. ئەوە پیاوی منە. ئەوانە چێن؟ ئەوانە چێن خاڵۆ؟ ئازاران بوو لە تەقێنەرێک پۆلیسیس نهات بڵێ هیچ نەبووە. کامیلیان کوشت خاڵۆ. کامیلیان کوشت. ئەوانە چێن خاڵۆ؟ ئەو پیاوانە چێن پێم بڵێ. بەڕاکێشانی تۆش بۆ ناو کارە ئەوەی دەیانویست کردیان تۆشیان ڕاکێشا تۆش لەبەر چای من کامیلیان کوشت خاڵۆ هیچشم پێ نەکا پێم بڵێ ئەو پیاوانە چێن؟ ئەو پیاوانە خوارزە پیاوی لە ئێمە بەهێزترن. تۆ یەک ناوم بدەیە دەیبینی چێنەچە بەهێزترە خاڵۆ. ئێستا لێرە بڕۆ خوارزە بەیانی بەیەکەوە دەچی. هیچ بەیانی نییە خاڵۆ ئێستا بچی دەمری خوارزە دەبرم با بمرم خاڵۆ بەسە کە تەواو نەبووە. یاری کاچی کەری نەما خاڵۆ نەما شتێک نەما پێ بڵێن ژیان لە یاریەدا دەبێت لە خاڵۆ با بچم گەردەش برم با بمرم باکەم نییە. خاڵۆ بەسەیتر من پارێزە بیڵێ بەهەڵە تێم مەگە خوارزە ئەگەر ئێستا بچی بە تەنیا دەمری بەڵام بەیانی بەیەکەوە دەچی خراپترین شت پێکەوە دەمری ها. هەموو ئەو شتانە فێرت کردم هەمووی هەڵە بووە هەموو درۆ بووە هەموو شتەکانی ناو کتێبانە درۆ بۆ خاڵۆ. ئەزەل نە کەسایەتی بووە نە شەرەف بووە نە ڕێگەی ڕاست بووە. لەکوێ خاڵۆ؟ کوا لەکوێ؟ کوا ئەو شتانی ناو کتێبانە لە ژیانی مندا؟ ماوەی چەند ساڵە کە نەعەمبەک چاوەڕێی ئەمڕۆیە
منیش هەروە برادر، منیش هەروە. کەوایە با بڕۆین.